هەر شوێنێک بە بابەتێک یاخود بە شتێک بەناوبانگە ئاری تایبەتمەندی هەندێک بابەتێ لە هەندێک شوێنە زۆر تایبەتمەندیکی جیاوازیە بۆ نمونە ماست کە باسی ماستەکەی ماستی هەولێر زۆر کەسێ زۆر بە تامەزوێ باسێکە من زۆر حەزم لە ماستی هەولێرە کاتە با بزانین نهێنی ئەم ماستە خۆشە لە هەولێر خۆی لە چیا بینێتەوە تایبەتمەندیەکانی ماست لە هەولێر چۆنە ئێستا بە شێوازێکی ڕاستەخۆ ئەچینە لای پامنێر ماسۆلین کە ئێستا لە ناو بازاڕە لە لای پیشەوەرانە باسی ئەم بابەتەمان بۆ کا سۆلینگیان سڵاو لە بێ بەیانی و باش بێت ئەو زانیاریانەی کە گرنگ بێت ئێمە و بینەران بیزانین لەسەر ئەو تایبەتمەندیانەی کە لە ماستی هەولێرا هەیە ئەگەر لە زاری میوانەکانتەوە زانیاریمان پێ بێ فەرموو. بەڵێ سڵاوت لێبێ لاەنە سڵاوت لێبێ ئاری بەیانیتان باش و بەیانی بنێرانی کورساریش باش بێ ئێستا ئێمە لە ناو بازاڕی شێخەڵای شاری هەولێرین بازاڕی شێخەڵێکی کە لە بازارە هەرە بەناوبانگەکان و قەرەباڵغەکانی شاری هەولێر جیالەوەی کە بە قەڵاغ بەناوبانگە تایبەتمەندیەکی دیکەشی هەیە ئەویش ماستی هەولێرەیە ماستی هەولێرێکێکە لە ماستە بەناوبانگەکانی شاری هەولێرە و خەڵک لە دەرەوەی شاری دەروی سنووری هەولێریش بۆ ئەو ماستە دێت جایان بۆ خۆی دەیباتەوە یانەوە تا بە دیاری بۆ خزم و دۆستانی دەباتەوە ئێستا ئێمە لە لای ڕیزە دوکانێکین کە تایبەت بە ماست و پەنیری کوردی شاری هەولێرێ دەشتی هەولێرێ دەفرۆشتێتن هاتوونیەتە لای کاک خەسرە و یەکێکە لە ماست فرۆشە هەرە ناودارەکان و کۆنەکانی شاری هەولێرێ من دەمەوێت بڕۆم بۆ لای بیدوێنم بزان ئەو ماستا لەکوێ دێتن و چۆن دروست دەکرێتن کوالیتیەکەی چۆنە لە ڕووی تەندروستی و پاکخاوینیەوە چۆن چاودێری دەکەن بەڵێ ئێستا ئەم دێمە لای کاک خەسرە و میوانمانە زانیاری تاوامان دەداتێ لەسەر ماستی هەولێرێ سڵاو لێ بێ کاک خەسرە دەمەوێت یەکسەر لێەوە دەست پێ بکەم ئەو ماستی هەولێرە لەکوێوە دێکێ دروستی دەکەن لە گوندەکانی چاردەوری هەولێر دێتن زیاتری مای عشیرەتی منتکە بەڵێ کێ ناوانەی دروستی دەکەن ئێستا یەک لەوانە ئەو برایە خاوەنی ماستەکەی و خاوەنی مڕمەڕاتەکەیە ئەوانەی دروستی دەکەن ژنن کێنە ئافرەتن بەڵێ چۆن دروستی دەکەن ئێوە لە نزیک شێوازی کۆن دروست دەکەن شیرەکەی دەدۆشن و دەیکوڕێن و هەوێنی دەکەن ڕۆژانە چۆن دەیهێنن چۆن دەیفرۆشنەوە بە سێ ڕۆژارە دێتن سێ ڕۆژدارێک لێرە دەیفرۆشنەوەنی هەر بۆ ئێرە دێتن بەڵێ باشە ئەو ماستانی کە لە دەرەوەی هەرێمی کوردستان دێن تا ئێستا شوێنی ئەو ماستەی گرتوتەوە بە هیچ ناو شوێنی ناگریتەوە هەرچی جارێک بی خوازاردوە نایخواتەوە هەرێوەڵە ماوەی چێنێک کە ماست فرۆشی لێرە دەک وڵی تقریبا لە ساڵی 92 لێرەمە باشە ئەو ئێوە جگە لە ماستی چی کە دەفرۆشن لێرە چیتان هەیە بەرهەمەکانی شیرمان هەمووی هەیە بەرهەمەکانی شیری لە ماستیە لە پەنیریە لە ژاژیە لە کەشک و لەو شتانی لەو بابەتانەیە سەرنجی ڕاکێشام لەناو ئەو پێستی مەڕی چی تێدایە ئەوە پەنیری کوێستانی تێدایە بەڵێ ماستی چۆنە لەسەر مشتری تایبەتی خۆی هەیە ئەوانە ئێستا ماستی هەولێر ئەرواڵە دەمەوێ ببین عەلەیکوم سەلام وەرەحمەتوڵڵاه بەڵێ هەیە ئەو پەنیری کوێستانیە کوێستان هی پێستەیە لە کوێستانەکانی هەڵگۆر کوێستەکانەکانی عساری سەکران لەوانە دێتن شێواز دروستکردن و هەڵگرتنی تایبەتەوە شێواز دروستکردن و هەڵگرتنەکەی چۆن بەڵێ ئەو پەنیرە لە بیدایەتی بەهارێ دروست دەکرێ ئەلێوێندەرێ لە ناو پیسیدا دەدرێتن هەر دەگیری هەتا مانجی 8 و 28 ئەو کاتانە ئەو کاتانە لە ژاژی دەدرێتن و ئەمە دەچین دەهێنین ئەو پەنیرەکەیە ئەو پەنیرەکەیە پەنیرەشی نایە بوو تایبەتەوە هاوڵاتیش دەوێت تاقی کاتەوە کیلۆی بە چەندە 22,000 نرخەکەی بۆ دەگران نرخەکە گران نییە لە چاو مەسرەفی مەڕووماراتەکەی ئەگەر بێت و حساوی ئەو مەسرفەی کە مەردارەکان دەکەن لە چاوی هەرزانە کە گرانە بەس بەخۆی بەز لەبەوەن ینی ناکە بەشیماندی بوو نەکەشیان ئەگەر ببوورە دەست خۆش بێ دەمەوێت وتێ هاوڵات هێز وەرگرم زوزودی بۆ ئێرە وڵی بڵێ ئەو پیاوە یەکەمین زارمە بەس زوو دێم بۆ منتیقەیە بڵێ ماستی هەولێرت کڕیوە تا ئێستا ماست هەولێرە دەشتی هەولێر بەڵێ چۆنەتان تایبەتە مەخاستان ماستی مەڕی بەڵێ من چۆنچی ماستی مەڕ زیاترە خۆم
ماست جیاوازی تامی ماستی مەڕی ئی هەولێرێ لەگەڵ ئێمە و ماستانی کە لە مارکێتەکان هەیە چییە؟ ئەو ماستی مەڕێکە لێرەی کڕی ئەو ماستی ڕێکی ئەو شیرە و مەڕەیە کە ئەو بێرەی ئەیکا بە ماست و ڕێک دێ بۆ ئێرە بەڵام مەعمەلەکان لەوانەیە شیری مەڕ نەبێ لە شیرێتر ماست دروستکەن بۆیە تامەکەی فەرقی هەیە. کەواتە تا ئێستا ئەو ماستت بردووە بە دیارییان بۆ یەکێکی کە داوای کرد بێت تا داوایەکی تایبەتی لەسەر بێ؟ بەڵێ من خۆم خەڵکی مۆریاسم لێ مەڕیشمانێ ئامۆزاکانمان ماست دروست ناکەن من ئەگە لێرە بڕۆم بەس بۆ ئەوان نا بۆ خزمی ترم هەیە لە سلێمانی ماستم لێرە بردووە بۆیان ماستی مەڕی هەولێر بەڵێ چاو. ئێستا دەمە لای کاک خەسرۆ پرسیارێکم مابوو لە بیرم چ بیکەم کاک خەسرۆ خواستی هاوڵاتیان ئێستا بۆ ماستی هەولێرێ چۆنە؟ خواستی هاوڵاتیان زۆر زیاترە لە پێشتر لەبەرەوەی تامی ماستی ڕاستەقینەوە ئەو ماستێک کە لە معمەل دروست دەکرێتن زۆر جیاوازە لەبەرەوەی ئەوە لە شیری مەڕەکەی دروست دەکرێت لە شیری ئاژەڵەکەی تاوەوە هیچ کە لەگەڵ تێکەر ناکرێتن هەمان شیرەکە لەو ئاژەڵی دەدۆشرێتن و ئامادە دەکرێت بتە ماست بەسەوەکەیت کە ینی ئەو شیرە نییە کە ناوە شیرە دەرێت مەڕە یاخود هەر ناوەشکێری دەدرێتن. ئەوەی ئەو هێلکانی هی کێنە؟ ئەو هێلکانە ئی چادۆری هەولێرە بەڵێ ئەوە قوتووە ڕۆنی مەڕە بەڵێ خۆم کاتێک دەچم لە بۆ پیستە لە بۆ پەنیر و ژاژی هەلێوەن دەرێت ئی مەردارەکانە دەهێنم. ئەو ڕۆنە بۆچی بەکاردێتن سوودی چێ؟ بۆ چێش بەکاری دێنن بۆ لێنانی چێشتە؟ ینی ئەو بۆچی ئەوەیان بەکار؟ بۆناسکەنان بەکاری دێنن بۆ هەرمیشک و ئەو بابەتەی ئەوانەی کە لەو ئیشە دەزانن. ئەوانەی لە پشتی تۆ هەنگوینەوە بزانم تاینە خۆماڵی هیکەین ئەوان هەنگوینەکان لە ئاکرێ بەمانێتن ئافۆن تەهینەکان دۆشاوی ترێمان هەیە لە خۆشناوەتی لە بەمانێتن هەنگوینەکانش هەری کوێستانەکانی خۆمانە تەهینەکانش خۆتان دروستیە؟ تەهینەکان لە ئاکرێ بەمانێتن لە ئاکرێ. خواستی ئەوانە چۆنە ئێستا؟ باشە ینی لەبەرەوەی ئەمە لە مێژە لێرکانەینا خەڵک دەماناسی و مامەری تایبەتمان هەیە. باش ئەو ئێوە ئەو شتانی کە دەیهێنن لە نزیکەوە ئاگاتان لێیە کە لە ڕووی تەندروستی و پاک و خاوێنیەوە چۆنە؟ ئەمە ئیجازەمان هەیە ینی کێشەمانی الحەمدوللا لە فرۆشتن و لە هەڵگرتن و لە هەمووی هیچ کێشەمان نییە نەخێ الحەمدوللا. باشە سپاس دەکەین بۆ ئەمە بەخێر بێ سلامەت یا ڕەبی. دوایین پێی من چی لەسەر ماستی هەولێر؟ وەڵا هیوادارم مەردارەکانمان بتوانن ینی لەسەر مەرداری خۆیان بمینەوە بەوەی کەوا حکومەت یارمەتیان بداتن حکومەت یارمەتیان بداتن و دەستبارێن لەبۆ بگریتن لەبەرەوەی چەند ساڵە لەوەڕ نییە هەرەوەندە سوپاس. زۆر سپاس دەکەین بۆ ئامادەبوونت دەستەکانت خۆش بێکا خەستەوەگیان بەڵێ من دەگەڕێمە وڵاتن ئەوە تەواوی زانیاریەکان بوو لەسەر ماستی هەولێرە و دەزان ماستی هەولێرێ جارێکی تریش دەڵێم وەکێکە لە تایبەتمەندەکانی شاری هەولێرە و بەناوبانگە خەڵک لە دەرەوەی هەولێرە لە شار و شارۆچکەکان دێتن هەم بۆ خۆی دەیباتەوە هەم بۆ خزم و دۆستانی بە دیاری دەیباتەوە ئەو تەواوی زانیاریەکان بوون من دەگەڕێمە وڵاتان. سپاس بۆ تۆ سپاس بۆ هاوڵاتی خۆشەویستانی کە لە هەولێر قسەیان بۆ ماکی کورسات و ڕۆژێکی نوێ کرد.